ئەمەی ئێستا هەیە دەگوزارێت ئەمەی ئێستا هەیە میدیای کوردی پێدا تێپەڕ دەبێت وەکو خۆشت ئاماژتان پێکرد میدیای حزبیش نییە حزبیشی تێپەڕاندووە لە 2000ەکانە پێشەوەش بە هەنگاوێک بیر لە دروستکردنی دامەزراوەی میدیایی نیشتیمانی کرایەوە ڕادیۆی نەورۆسە بوو تەلەڤیزۆنی نەورۆسە بوو تەلەڤیزۆنی پەرلەمان هەبوو بیر لەوە کرایەوە گەشان پێ بدرێ بم بە ئاسمانی تەلاری باشیان هەبێت ئەی ئێستا لە شوێن ئەو تەلارانەی بۆی دروستکرا ئەو توانە ئەمرۆیەی لە پێناویاندا کاری دەکرد ئێستا دابەش بوون بەسەر حزبەکان و لە ناو حزبەکانیشدا کوتلەی ناو حزبەکان ئەگەرنا کوڕی بەرپرسێک پێویستی بۆیە کەناڵێکی ئاسمانی هەبێت بەرپرسێک خۆی بەتەنیا پێویست دەکا دامەزراوەیەکی میدیایی گەورەی زەبەلاحی هەبێت بۆچی میدیای حزبەکان خۆیان شکستیان هێناوە کاریگەریان نییە ئەوانەی ئۆرگانی حزبەکانن بێڕۆڵ و کاریگەرین ئەوانەی کەسێک لە حزبەکانە لە پشتیانەوەیە خاوەن کاریگەرین ئەمە نیشانەی شکستە ئەگەر بە پێوەرە ئاینیەکانە سیرکردن نیشانەکانی ئاخر زەمانن